بۆی کە بزانین ئێستا نرخی زی و لەمبار و دۆخەدا ئەگاتە کوێ و خەڵکێکی زۆریش ڕویان کردووەتە زی و کڕین و خواستێکی زۆریان لەسەر هەیە. ئێمە کاری ئێمە کە پێتان بڵین چۆن زی و بکڕن و نرخەکەی چی لێ بەسەریەت. بۆیە لەگەڵ هاوکارم هێڤیتەر شعبان کە شارەزای و شرۆڤەکاری ئابووری و لە دیسکی ئابووری کوردستان 24 بەیەکەوە شرۆڤێن بابەتاکەین و قسەی لەسەرکەین. هێڤیدار سڵاوت لەبێت بەخێربێت. سپاس. هێڤیدار بابەتەکە زۆر گرنگە بۆیە پێم خۆش بوو تەواوی کۆتایی نەشرەکە بدەین بەوەی کە بزانین زی و چی وای لێ کرد بێتە پێشەوە ئاوا خواستێکی زۆر پێ بکە. چاولێکەریە بەرزبوونەوەی نرخەکەیەتی چاو لەواکرێکە قازانجێکی زۆری لەسەر بێ چه هۆکارێکی دیاری هەیە و خەڵک هەمووی مناتی نییە قەرز بکات چێ زی و کڕێت. سپاس هاژەخان لە ڕاستیە بابەتی سەرکەوتنیە خود بەرزبوونی نرخی زی پەیوەندە بە چەند هۆکارێکەوە. پێش هەموو شتێکە بزانین ئایا هۆکاری بەرزبوونی نرخی زی چۆ بۆ چەند هۆکارێکە گەڕێتەوە لەوانەی کە پێویستەکە لە ئەساسەتەکانە تێبگەین. ئەتوانین بڵین کۆمپانیەکانی وەبرێنانی ئۆتۆمبیل هۆکارن بۆ بەرزبوونی نرخی زی و لە ئەم ساڵە بەتایبەت بە ڕێژەی لە 137. ئێمە لەم ساڵان نرخی زیومان بینی لە نێوان 25 تاوەکو 27 دلار. لە دوای زیادبوونی خواستی هاوڵاتیان و خواستی شۆفێران بۆ ئۆتۆمبیلی هایبرد هەموو ئۆتۆمبیلێکی ئەلکترۆنی و هایبرد لە بەشازێکی معدلی لە نێوان 20 تاوەکو 40 گرام زیوی پێویستە لە جۆری 999 واتە زیوی خام ئەوەی کە بەردەوام بۆ پیشەسازی بەکاردێ بۆ حەوت جۆر لە جۆری پیشەسازی لە بازاڕەکانی جیهانە بەکاردێ. زیادبوونی خواستی کۆمپانیەکان بۆ وەرگرتنی زیو بۆی لە ئۆتۆمبیلی هایبردا بەکاری بێنەوە لە دەرەنجامی زیادبوونی خواستی بازاڕەکان بۆ ئۆتۆمبیلی هایبرد و ئەلکترۆنی وای کرد کە نرخی زیو بەرز بکاتەوە. ئەگەر وەک معادلە وەربگرین بە ڕێژەی لە 137 ئەم بەرزبوونەوەی تۆمان کردووە تاوەکو نرخی ئۆنسەی کە نرخی ئۆنسەی گەشتوتە 41 دلار ئەتوانین بڵین لە پشتی هۆکارەکەەوە خواستی شۆفێر و خواستی کۆمپانیەکان و هەروەها پاڵنەر ئەو پاڵنەرە فاندەمێنتەڵانی کە هەبوون بۆ بوونەتە پاڵنەر بۆ بەرزبوونی نرخ. باشە هۆکارێکی دیکەش کاری نەکردووە سەر بەرزبوونی نرخەکەی ئەو پانێڵانی کە بەکارهێنرێ بۆ وزەی نوێ بۆ خەڵکێکی ئەوانە لە جۆری کە پانێڵەکان بەکاربێنێ بۆ وزەی کارەبا. بەڵێ لە جۆری 999 بەکاردێ ئایارەکەی 999 پێوترێ فاین سیلڤەرە پشتبەستن بابڵێ وەکو ئۆتۆمبیلی هایبرد سۆلەر سیستممانێ هەتا وەکوکو ئاوێنەی کە بەکاردێنرێت ڕووکاری پێشەوەی گرامێک زیوی لێدرێ ئەوە بێتە هۆکارەوەی کە وێنەدانەوەی خۆت بینی لەسەر ئاوێنەکە هەموو ئەمانە وای کردو خواست بەردەوام زیاد بکات زیاد بەرگمان پشتبەستنی جیهان بۆی کە بڕوا بەرە وزەی نوێبوونەوە سۆلەر سیستم هۆکارێکی باش بەرزبوونەوە زیاتر بەکارهێنانی لە پیشەسازیە هۆکار بووە بۆی کە خەڵک ببینێت نرخەکەی بەرز بۆتەوە. باش ئەی لە ناو خۆیان چی لە بازاڕەکانی هەریم کوردستانە بابەتەکە کەمێک جیاوازە بەڕاستی. ئێمە گەر ئێستا بگەڕێنەوە بۆ بازاڕەکانی هەریم کوردستان ئەبێ درک بۆ بکەین کە نرخی زیو ئێستا لە بۆرسەی جیهانیا بە 47 دلار 47 دلار 47 دلار 20 سنتە. بەم معادلەیەک ئەگەروەری بگرین کەڕاتی ئۆنسەکەی پێم بۆ نرخی کیلۆگرامێت تقریبا لە بەپی جۆری ئەو عیارەی کە هەمانە 925 مانێ 950 مانێ 999 مانەیە ئەم سێ جۆر سلڤەرە کە باشترین جۆری زیو داهاندرێت 999 بۆ بابەتی پیشەسازی بەکاردێ هەمیشە نرخی 6 دلار زیاتر با بڵێن لە بابەتی لە وڵاتانی درەوە هەیە لە کوردستان تۆزە زۆر کەمە. پاشەوە 925 950 دەمێنێتەوە 950 جۆری بەریتانیا لە باوەتی خۆشڵ و ئەدەواتی دیکەشا بەکاردێ خواستێکی زۆری لەسەر ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە هەموو ئەم زیوانەی کە پێشتری باسمان کرد ئێستا لە بازاڕەکانی جیهانە با بڵێن نرخی لە نێوان 1400 تاوەکو 1500 دلار لە ڕابردووە ئێمە هینێک بابەتێکمان بینی بابەتی سیناریۆی لیری سووری خەڵکێکی زۆر خواستی بۆ دروست بوو پێیان وا بووە بێ بە ملیۆن بۆ ڕۆی کڕی لە 700 کڕی لە ئێستا با بڵێن زیو فرۆشەکان بەڕاستیەوە بڵێن زیو فرۆشەکان ڕازگۆنین لەگەڵ خەڵکا باز لەوەکەن کە زیو لە بازاڕەکانیان کەمی کردو بۆ منە کاچی بۆ لایڵە پێویستەکە 10 ڕۆژی کە 20 ڕۆژی کە بۆت بێنم ئەم بابەتە دوو لە ڕاستیەوە کەواتە کاتێکاچی قاڵبێک زیو بکڕی کیلۆیەک ئۆنسەیەک چەند سەرت بۆ دانێ ئەوە ڕاستە شتی وا زیو نەماوە لە جیهانە درەنگیت بۆ هەرێمی کوردستان شتی وا هەیە؟ نا ئەسڵەن ئەتوانین بڵین ئەوەندەی زیو هەیە زێر نییە زیو معدەنێک هۆکاری چییە؟ قۆڕفکاریە بڵین بەجۆرە لە جۆرەکان کشانەوەی پارەی لە هاوڵاتیان چکە بەڕاستی هیچ معقولێتێکیان تۆ لە بۆرسەیەکی عالەمی وازە لێری سووری بێنە لە بۆرسەیەکی عالەمی لە بازارێکی دارایی لە بازارە جیهانەکانە تۆ حساب و کڕاتی خۆت کە ێزانی کە ئەمە ئەوەندەیە سعرەکەی کەواتە چ پێویستەکە تۆ بڕۆی سەرە بنووسی لای زیو فرۆشێک پێت لە 20 ڕۆژەکە بۆ دێنم بە 400 دلار
ئەو زیوی کوالێتیەکەی چۆنە؟ کوالێتەکەشی ئەتوان بڵێن ئێمە زیوی فاین سیلڤەرمان نییە لێرە و بۆ هەر کەسێکیش کە ئەوێ زیو بکڕێت پێویستەکات چاپی زیوەکە لەسەری نووسرا بێت دوو جۆر یان فاین سیلڤەر بێ یاری 999 بێ یان بریتانی بێ 958 ئەم دوو جۆر سیلڤەرە ئیسفادەی لەکەی بۆ بەرهێنان یاخود بۆ مۆدایکی درێژتر لە خوار ئەمانەوە پێیانتر زیوی خشڵ ئەمانە سوودی لێ نابینی تەناوی کەسەکە کۆمەڵ قاڵبی زۆر هەڵەگرێت لە سبێنە بێ ئەکسسوارەتی زیو بفرۆشە بووی خۆی کا بە ئەکسسوارەتی زیو دوکانێکی پێدانێ بەڵامەوەی بڵێ باشە بیڵەتەوەی کە بۆی پرسیارێکی باش ئەوەی کە هەیە گرنگە پێویستەکە ئەمە لی تێبگەن هاوڵاتیان لی تێبگات ئەوەی کە ئێستا هەیە قۆڕخکاریە پارەکشانەوەیە تەنانەت ئەو قاڵبە زیوەی کە بۆ تێنە بە 90 وەرەقە هەمان دقە کە لی وەرەگری وەسڵەکەی خۆت وەرەگری بیدەرەوە پێی سەری بۆرسی جیهانیت بۆ حسابەکە کەواتە بۆچی بە 90 وەرەقە بە منێ دەی کە من ئەمێ پێت بفرۆشمەوە بە سەری بۆرسی جیهانی پێمە دەی کەواتە خەڵک ئەمە وازەحترین نمونێ بێ کە لی تێبکە نە بابەتی کەمبوونەوەی لە بازاڕەکانە زۆر زیو زۆرە نە بابەتی کەمبوونەوەیە و جگەلەوەش ئەوەی کە ئێستا هەبوو ئەمەی کە بڵێن بازار وای کردو قۆڕکاری تیا کردو ئەوەی کە خواستی خەڵک دایمە خەڵک بەو جۆرێ کاتێک کە نزمە پێی وانێ بەرز بێتەوە کاتێک کە گاتە لووتکە بەردەوام پەنای بۆ بە پەنای باش ئەمە لە جیهانە کە شتێک کاڵایەک بەرزە بێتەوە خەڵک خواستی نامێنە لەسەری بۆ لە لای ئێمە بە پێچەوانەوەی کە شتێک گرانە بێ هەموو یەکی ئیکرێت لەبەرەوەی کە پێی وایە زیاتر بەرزەوێتەوە جا ئەم پێشبینیکردنی ینی ڕاست دەڕەچیان زەرەر ناکات بێگومان زەرەر دەکات بۆچی لەبەروی ئەگەر ئێمە ئێستا بین حسابیکەین با بڵێم وەکو بازارستان کاریگەری دەرونی هەیە ینی پێی وایە کە هاوڕێکەی کڕیوێتی قازانجی کردو با منیش بچم بیکڕم قازانجەکە بەڵێ کاریگەری دەرونیم بۆ منە هەندێک جار لە هەندێک تەلەڤیزیۆن لە هەندێک شوێن لە هەندێک بابەتە هەندێک پۆست ئەبیندرێت هەندێک شتە بیندرێت زێر ئەگەر بیکڕی بۆنە لە 140 خێرەکەی لە 100 فلان خێرەکەی ڕاستە ئەمە خێرە ڕاستە زێر زیو بەرامبەر بە ساڵی ڕابردوو لە 140 خێرت کردووە بەڵام زیو ئەو خێرت ناداتە کە زێڕەت داتێ ئەو زێڕەت ناداتە کە شتێکی در پێدەدا بۆیە تێکەڵکردنی ئەم عادلانە هەڵەیە بەڕاستیت کاتە زەرەر و زیانەوە بۆیە بیرکردنەوە بۆی کە تۆ زیو بکڕی لە 140 خێرەکەی آخر ڕاستە خێرەکەی بەڵام چەند ئەکات چ جۆرێکە کڕیوە لەکوێ کڕیوە چۆنت کڕیوە و ئەو زیوەی کە کڕیوتە چ عیاریشی لەسرە بەڕاستی بۆ منە ئێستا من ئەگەر خۆم شخصیم بچمە ناو بازاڕ و سەری زیوەکە بکەم عیاری 900 بێ ئامادەنیم حەوەرەقەی پێمە یعنی ئامادەنیم 600 دلار پێوە کەواتە ئەمەش نەکەن بە هیرەی سووری و ئێرانیەکە کە ئەیان کڕی و دوایی یەک خڵانی لێ بە دوور بگرن و ئەوەی کە ئەو ئۆنسەی کە ئێستا لە بازاڕ ئەفرۆشرێتەوە لە بازارەکانی کوردستان لەسەر و بۆرسەوەی تۆ ئەگەر بتوێ بگەیتەوە بەم نرخەی خۆت سبێنێ لیرە ئێستا بڵێن زیو بای 47 دلار تۆ پێویستەکات چاوەڕێگەی تا بێت بە 55 دلار بۆی دەزمایەکی خۆت بێت ئەگەر لەم ئاستانە گەڕایەوە بۆ خوارەوە ئەو مەترسیانەی کە هەیە گەڕایەوە بابەتی شەتداونی ئەمریکا چارەسەر کرا ئەو ڕیتێستی کە بازار ئەو پشووی کە بازار پێویستە وەری بگرێت ئەو گەڕاناونە کاتە تو ماوەیەکی زۆر لە زەرەراوی ئێمە بیرمان نەچێت زیو لە 50 ساڵی ڕابردووە بەردەوام هاتۆتە ئەم نرخە بەڵام بووی نشکا و گەڕاوەتەوە بۆی جۆری پیشەسازی قەیرانی دارایی کۆمەڵی بابەتی دیکەش کە هەیە ئەو قەیرانە جیاوازان بۆ نەبێت لە 1970 کات ئەم ئەستێستەمان بینەوە 47 دلارمان بینەوە لە زیوە بەڵام داوەزینێکی زۆر کتوپڕی کردو بۆ خۆ بەڵام ئەم کڕینەی ئێستا هیوادارن کە هاوڵاتیان بەرچاڕوونێکی خوانی لێ بە دوور بگرن ئۆڤەر نەکەن لە کڕینیە 50 کیلۆ کڕین و 100 کیلۆ باشە بە دەرفەت یێزانم هێویدار دوایین پرسیارت لێ بکەم سەبارەت بە زەر پێشبینی چییە بۆ هەفتەی داهات و زەر بگاتە چەند وڵی وەکو زەر پێویستەکە بیکەنە ناو دوو سیناریۆ بکەنە ناو دوو ئەگەرەوە باوەتی شەتداونی ئەمریکا گەر بڵێن ئەم درێژە بکێشێ بەم جۆرە ئێمە توانی بڵێن پێشبینی سەر و 3950 ئاساییە بکەیت ئاساییە 3950 ببینێت بەڵام ئەمەمانای ئەوە نیە کە چێتە ئەو نرخە گەڕانەوە ناکات پرۆسی شەتداونبوونی ئەمریکا چارەسەر بکرێت و ئێستا بازار لەسەرەوە ڕاهاتوەکە شەتداون هەروە بەردەوامە بێت چارەسەر ناکرێت پێت وایە کە ئەمریکا بەردەوام چارەسەری کاتشتێکی ئاساییە پێشتر ئەو سیناریۆیانە هەبووە و با بڵێن بابەتی تر کە بێ بۆ منە هەموو خەڵک لی تێبگا بابەتی شەتداون بابەتێکی تازە نییە یعنی لە مانگی چوارەوە هەموو بازارەکانە زان تازە ئێش ئەم بابەتە زانن خۆی تویتی لەسەر کردووە کە ئێمە لە کۆتایی مانگینۆ سەرای مانگیدا تووشی شەتداون نەبین کەواتە هەموو بازارەکانم حاڵتە زان شتێک نییە جێ مەترسی بێ یان شتەکە کۆتوپەڕ ڕوویدا بدۆخ نەخێت دۆخێکی ئاسایی هەموو کەسێ زانێ بەڵام بۆی هەندێک بابەتی دیکەی بڵێن بازارەکان بابەتی ڕێژەی سوو بڵێن داتاکانی ڕابردوو ئەمانە نەرێنی بوونی ئەم داتانە هەمووی تێکەڵاو کراوە بازار بۆنە زێر حەزی لەو کردو تۆزێکی بچێتە سەرەوە بۆ منە خێراتر پاڵی پێ ناوڕاتە سەرەوە حەزی لێ بکاتە 4000 دلار وەکو تموحی بانکەکان ئەو گرێبەستەی بانکەکان لە سەراستی فیوچەرا کردویانە بگاتە 4000 پاڵەپستی بۆ دروستەکان
بەڵامانای ئەوە نییە کە گەڕانەوە نەکا وەکو ئاستی کڕین بۆ خەڵکی ئێمە لەبەر کێسا 770,000 بەراوردێکی بە ئاستی بژێوی خەڵک ئیتر بابەتی قەیرانە بابەتەکە کەسێکی سەر بەخۆی ئیشی خۆیەکات بەراوردێکی بەم بابەتانە بەڕاستی پێویستەکات چاوەڕێ بکات زێر بێتەوە خانەکانی ژێر 500 ژێر 3500 بەڵێ لە 3400 410 380 لەو ئاستانە ئەتوانی کڕینی خۆت ئەنجام بێ ئاسایی بۆ خانەکانی تاوکو 4000 پێشبینیەکان هەمیشە خۆی دەرچووە گەر لە نزیکی شانە بێت لە دوورە هەر پێشبینیەکان وەک خۆی دەرەچێتەوە کەواتە ئەم کاتەی خۆمان کە قسەماتیا کردو بە بیر هاوڵاتیانینەوە کە زێر بگاتەوە ئاستە 3000 چەند 3333 تا 3400 هەر لە هەر نرخەکە ئەگاتەوە فریا کەوتی بەڵێ بیکڕە چکە ڕازی من خۆم ئێستا ئامادەنیم لەو سعریا بیکڕم لەبەر زانمێتە خوارە پێویست ناکە لێرە بیکڕم زەر لە زۆر سپاس بیدار بژیتە زۆر سپاس دەستخۆش بەڵێ